خۆی چوونی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کاک بابڵ جەلال تاڵەبانی بۆ ڕۆژەوە لەم ڕۆژەدا لەم وەخت و سەعاتەدا گرنگیەکی تایبەتی مێژوویی هەیە. ئەوە یەک. لە کاتێکا کە دەوڵەتی تورک ئەوە تەقریبەن 3 مانگە هەڕەشەکە لە زمانی گەورەترین کەسەوە لە وەزیری بەرگریەوە لە ئەردۆگان خۆیەوە لە هەموو مەسئولەکانیانەوە هەڕەشەکەن ئەڵێ هجوومێکی بەڕی ئەەکەین بۆ سەر پەیەدە و بۆ سەر هێزی سووریای دیموکرات و ئەو پرۆسەیە کە لەوێ هەیە لە ناوی ئەبین و هەموو بەشێکی زۆری سوپای تورکیایان لەسەر سنووری تورکیا و سووریا کۆ کردوتەوە کە هێرش بکەن بە ڕۆژاوای کوردستان و هێرشەکە هەموو ئەزانین چۆن وەستا بە زەختی ئەمریکا و ڕووس و حتا ئێرانیەکانیش هەموو پێیان وتن کە ئەوان لەگەڵ ئەوانین و گەیشتە ئەوەی کە نەوعە هەڕەشەیەکیش بکەن لە دەوڵەتی تورکیا کە ئەو هێرشە بوەستێنێ. لە مەختا سەرۆکی پارتێکی کوردستانی لە باشوور بچێ بۆ ئەوێ کۆبوونەوە لەگەڵ سەرۆکی پەیەدە و سەرکردەکانی پەیەدە بکە، کۆبوونەوە لەگەڵ جەنەراڵ مەزلوم عەبدی بکە و سەرکردە و فەرماندەکانی هێزی سووریای دیموکرات ببینێ و لە عینی وەختیشا کۆبوونەوە لەگەڵ بەرپرسی هێزەکانی ئەمریکا لە باشوور و ڕۆژاوە و لە ناوچەکە جەنەراڵی ئەمریکی بکە و پێکەوە دابنیشن دەربارەی ڕەوشی سووریا و عێراق و ئەو هێرشەی تورکیا قسە بکەن. ئەمە خۆی لە خۆیان بەڕێی من کارێکی زۆر پۆزەتیف و ئیجابی و باشە. ئەوە پشتگیریەکی معنەوی گەورەیە بۆ هێزی سووریای دیموکرات و بۆ ئیدارەی زاتی لەوێ. ئەمە لەلایەک. لەلایەکی تر بەڕاستی بوێریەک و ئازایەتیەکی کاک بابڵیشی تایە کە لە مۆختا خۆیەچێ بۆ ئەوێ و لەگەڵیان دائەنیشێ. هیوادارم ئەمە بێتە هۆی ئەوەی کە هێزە کوردیەکان و سەرکردە کوردەکانی باشوور و ڕۆژاوا و ڕۆژهەڵات و ئەوە زوو زوو سەردانی یەکتری بکەن و کۆبوونەوە لەگەڵ یەکتی بکەن و هەوڵ بدەن ئەو کێشانێک کە لە بینیانە هەیە و یا لە ناوچەکە هەیە بە دیالۆگ بگەنە ئەنجام و چارەسەری بۆ بدۆزنەوە. وەکوتم ئەمە زیارەتێکی مێژوویە. من ئەمڕۆژ نووسیومەوە بڵاویش یەکەم بۆ سبەینێ و ئەمە لەلایەکی ترەوە بەڕێی من هەوڵدانی ئەوەیە کە کاک باڤڵ یەکێتی بباتەوە دۆخەکەی مام جەلال. لە زەمان و لە وجودی مام جەلالە عەلاقەتی هێزە کوردیەکانی باکوور و باشوور و ڕۆژاوە زۆر نزیک بوون، زۆر تەبا بوون، زۆر زوو زوو یەکتریانە بینی، هەوڵیانەدا کێشەکان بە دیالۆگ چارەسەر بکەن و مام جەلال خۆی دەورێکی جوانی بینی. حتا گەیشتە ئەوەی کە پرۆسەی ئاشتی دروست بوو ڕۆڵی مام جەلالیشی زۆر بەزەقی تیا دیار بوو. من یەکەم ئازایەتیەک و جورئەتێکی تایە. دووەم هەوڵدانە بۆ ئەوەی یەکێتی بباتەوە ئەو دۆخەی کە مام جەلال لە وجوودا بوو سەرکردایەتی یەکێتیە کرد. سێهەمیش بدەوێ نەدەوێ نامەیەکی ئاشکرایە بۆ دەوڵەتەی داگیرکەر کە ئێمە لەگەڵ چونکە لە وەکو خوێندمەوە و بیستم لە مەباحەسات و قسەکردنیشیانە لەوێ بە هەموو توانایەوە کاک بابڵ ئەڵێ ئێمە وەکو یەکێتی نیشتمانی لەگەڵ ئێوەیە لە هەموو کێشەیەەکە لەگەڵتانین بۆ چارەسەری کێشەکانتان لەگەڵ تورکیا و لەگەڵ حتا سووریاش. ئەمانە پاڵپشتێکە و زیارەتێکی مێژوویە ئەمە بەلای منەوە. وەکو ئەو زیارەتە وایە کە مام جەلال
یا وەکو ئەوە وایە کە مام جەلال هەوڵی دا بە پرۆسەی ئاشتی و چارەسەری کێشەی کورد لە تورکیا، وەکو ئەوە وایە کە مام جەلال ڕۆژێک پێش ئەوەی تووشی ئەو حادیسەی جەڵتەی دەماخە ببێ من لە لای بووم باسی ئەوەی کرد کە ئەوێ کۆنفرانسێکی نێمنەوتەیی لەسەر مستەفای ڕئیس دەوڵەتە گەورەکان لە بەغا بکە بۆ چارەسەری کێشەی کورد لە تورکیا و هێنانە دەرەوەی عەبدوڵڵا جانان لە حەبسخانە. ئەم هەنگاوەی کاک بابڵی ژوا نەرخێنم، من زۆر هەنگاوێکی بنرخە لەلام و هیوادارم سەرکەوتوو بێ و ئەم پەیوەندیە ئەم سەردانی ئەوە بێتە پردێکی دیالۆگ لە بینی هێزە سیاسیەکانی ناو باشوور و ڕۆژهەڵات و باکووریشە بۆ ئەوەی دۆزی کورد لەمە زیاتر تووشی گێر و کێشە و تەنگ و چەڵەمە نەبێ. خۆی من چوارچێوی قسەکانی شمەرەوە بووکە هیوادارەمە ببێتە پردێکیا بێتە خاڵ هەنگاوی یەکەم بۆ ئەوەی دیالۆگ لە بینی هێزە کوردیەکانە دروست بێ و ڕێ بکەن لەسەر ختابێکی سیاسی یەکگرتو و ڕێ بکەن لەسەر ئەوەی چۆن چارەسەری کێشەکانی کورد بکرێت لەگەڵ دەوڵەتە مرکزیەکان یا دەوڵەتە داگیرکەرەکانی کوردستانە. ئەوە هیوای هەمومانە و وەکو باسیشی کرد کە من لەسەر ئەوە کارم کردووە هەر خەریکیشم و ئەیشیکەن، بەڵام لەم وەختە لەم وەختەی کە دەوڵەتی داگیرکەری کوردستان و دژمنی کورد هەموو لەسەر ئەوە ڕێبکەون و چۆن تەفرەقە بخانە بینی هێزە کوردیەکانەوە، چۆن هێزە کوردیەکان لە ناو خۆیانە پارچە پارچە بکەن و ئەوەکو ئەی بینین لە ناوێکێتیە و هەموو پارچەیە دروست بوو لە هێزە کوردستانەکانی ڕۆژهەڵات هەر عینی شێت، چۆن یەکێتی و پارتی گەیشتونەتە حەدێک لێرە. ئەمە هەمووی دەستی داگیرکەرانی تایە و نەوعەقڵیەتێکی پاوانخوازی و حیزب پەرستی نەک کوردایەتی ئەم نەعەقڵیاتانەوە ئەو دەستێوەردانی داگیرکەران وای کردووە کە ئەمە دروست بێ دوو هێزی سەرەکی کە 30 ساڵە ئەم وڵاتە ئەبەن بەڕێوە ئیسە گەیشتونەتە دەستەوێخەوە کۆڵێ خەریکرد بە تەواوی لە یەکتری جیاکەنەوە. هەتا یەکگرتن و نزیک بوونەوە و دیالۆگ بێ لە بینی هێزی کوردیا دۆزی کورد بەرەو پێشەڕوە، هەتا تەفرەقە و ناکۆکی و ململانی هەبێ لە بینی هێزە کوردیەکانە دژمن کەلەبەر و کونی بۆ دروستە بێتە ناو جەرگە و دڵی هێزی سیاسەتی کوردیە و بۆ ئەوەی مەرامی خۆی جێبەجێ بکەوە. ئەویش ئەوەیە کە حرەکەی کوردی و دۆزی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕەسا بچووک بکەنەوە وەکو حرەکەیەکی عەشایری یان حرەکەیەکی ماڵباتی یان حرەکەیەکی تیرۆریستی بە عالەمی بناسێنن و بڵێن ئەوە کوردەکانن. لە باشوور هەندێکشت ڕوویدایانی ئەوە ئێمە نزیکەی 25 ساڵ 30 ساڵە باشوور ئازاد بووە و ئیدارە بەدەست خۆمانە، بەڵام کارێکی وا کرا کە دوژمن پێمان پێ بکەنێ، کارێکی وا کرا کە دەوڵەتی مرکزی لە بەغا بە چاوێکی نەوعێکی تایبەتی سیرمان کە بڵێ ئەوانە ناتوانێت یەک بگرن و لەسەر منافەسەی حیزبایەتی و مەسڵاحەتی شەخسی خەریکن کایەکەی خۆیشیان تێگەن. وەکوتم هیوادارین کە ئەمە بێتە پردێک، بێتە ئەساسێک، بێتە هەنگاوێک کە دۆزی کورد لەو ململانەوە کە لە ناو کووردا هەیەوێتە یەکگرتن و ئەم هەنگاوەی کاک بابڵ بیرۆکەی یەکێتی نەتەوەی زیاتر بەرەو پێش برد. نمونەیش ئەوەیە کە ئەڵێم یەکێتی خەریکە بچێتەوە دۆخەکەی جەنابی ڕەحمەتی مام جەلال ئەوەیە حتا لە کۆبوونەوەی کۆنگرەی نەتەوەیە ئەم جارە یەکێتی وەکو هێزێکی کوردی باشووری کوردستان بە ڕەسمی بەشداریان تێکرد، نەک وەکو میوان وەکو ئەندام لە کۆنگرا بەشداریان تیا کرد و لە بڕیار و لە پرۆگرامەکانی دوایی کۆنگرەک ئامادەن هەوڵ بدەن ئەوانیش ئەوەیە کەوێتە ملیان و سەرشانیان جێبەجێ بکەن. ئەمانە هەنگاوی باشن، هەنگاوی بەنرخن، مێژوویین. یەکەم
بەرەو ئەوە ڕایەکێتی بێتەوە بە یەکێتێکی زمانی جارات تاڵەبانی و دۆزی کوردیش بەرەو پێچی بڕوە هەتا کورد لە یەک نزیک بنەوە هەتا هێزی سیاسی کورد لە یەک نزیک بنەوە دۆزی کورد پێشەکەوێ و چارەسەری کێشەی کورد لە هەر چوار پارچە و لە باکوور لە باشوور لە ڕۆژهەڵا لە ڕۆژاوە نزیکتر ئەوێتەوە لە چارەسەری گشتی کە ئەویش ئازادی کوردستان